لە مەراسیمێکی شایستەدا و بە ئامادەبوونی ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵ و ڕۆژنامەنووسانی تۆڕی میدیایی کۆمەڵ فاروق عەلی وەک بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ دەست بەکار بوو. لە چوارچێوەی ئەو تەشکیل و دانانی بەرپرسیارەتیەکان بۆ دام و دەستگا و مەڵبەندەکان بەڕێز کاک حاجی فاروق وەکو بەرپرسینەوەی تۆڕی میدیایی کۆمەڵ دیاری کراوە ئەمڕۆژ بە فەرمی لە تۆڕی میدیایی کۆمەڵ دەست بەکار بوو بە ئامادەبوونی ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و زانایان و ژمارەیەک لە کارمەندانی تۆڕی میدیایی کۆمەڵ. ڕاستی ئەوەی بەڕێز وەکو کارمەند و ڕۆژنامەنووسانی تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیام دەکەم کە دڵسۆزیتان بۆ تۆڕەکە بەردەوامی پێتان داوە، چونکە دڵنیام ئەو مادە زۆرەی کە لەلایەنی میدیاکانی کەوە بۆ ڕۆژنامەنووسان هەڵڕێژراوە ئەگەر ئیمانتان بە مەبادیئی خۆتان و بیر و باوەڕتان و کۆمەڵی دادگەری و میدیاکەتان کە هەتانە لەگەڵ منا دەست بەکار بووە لە ڕۆژی دامەزراندنیەوە تا ئێستا ئەو بیر و باوەڕەیە کە درێژە بە ئێوەداوە و ئەو ڕۆحیەتەی لەلای ئەوە دروست کردووە کە بەکەمترین بوجە و بەکەمترین مادەی ماگانە ئێوە ئامادە بن و بەردەوامی بەکارەکانتان بدەن. ئێوە بۆ خۆتان دەزانن کە جیهان گۆڕاوە لە بەردەمی تەحەدیات و ئەڵەنکاری زۆر گەوراین. ئەگەر لە ئاسی پێویستان نەبین بتوانین ڕکابەری ئەو کەناڵانە بکەین چ لە ڕووی میدیاوە چ لە ڕووی ئەجهیزە و پێداویستیەکانیانەوە تەفاوقیانەیە بەسەر ئێمە تەنها بە یەکشت دەوانێت بتوانین ڕکابەری ئەوە بکەین، دڵسۆزی خۆمان، متمانەبوون بە خۆمان و توانەکانی خۆمان چەند بەرامبەر بکەینەوە لە بەرامبەری ئەو کارانی کە دەیکەین دەتوانین ڕکابەریان بکەین وەکو چۆن لە ڕابردووە توانی بوومان بیکەین. فاروق عەلی دوای محەممەد ئەحمەد ئەم پۆستەی وەرگرتووە کە بۆ ماوەی 4 ساڵ و 5 مانگ لەو پۆستەدا بووە. فاروق عەلی ڕاگەیان پلان و بەرنامەی گرنگی هەیە بۆ گەشەپێدانی میدیای کۆمەڵ، ئەوەش بە توانای کارمەندە دڵسۆزەکانی تۆڕەکە دەکرێت. کاک حاجی فاروق چاوەڕوانێکی گەورەی لێ دەکرێت کە ئەم جارە بە ڕەنگێکی تر بە هێزێکی ترەوە بە توانایەکی ترەوە جوودی زیاتر بکات لەگەڵ ڕەفیقەکانی بۆ ئەوەی تۆڕی میدیایی کۆمەڵ بۆی کەناڵی پەیام بەهێزتر بێ، کەناڵی بانگەواز لە جاران زیاتر گەشەی پێ بدرێ و بینەری زیاتر ببێ. ئومێد دەکەین کاک حاجی فاروق لەم قۆناغەیە سەرکەوتوو بێ وەکو جاران چۆن لە پلە پۆست و کارەکانی تریدا سەرکەوتوو بووە و ئومێدی خێری بۆ خوازین، خوای گەورە بەرەکەت بخاتە ئیشی ئەو ئێوەی شەوە و هەر سەرکەوتوو بن. ئەندامانی مەکتەبی سیاسی و بەڕێوەبەری کەناڵی پەیام کارمەندانی تۆڕەکە پشتیوانی تەواوی خۆیان بۆ فاروق عەلی لەم ئەرکە قورسەدا دووپات کردەوە بۆ هیوایی بتوانێت قۆناغێکی نوێ بۆ تۆڕی میدیایی کۆمەڵ دەست پێ بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.